سەرۆک ترامپ پەسنی بڕیارەکەی دادگای باڵای ڕۆژی دووشەممەیدا. سەرۆک ترامپ گوتیشی ئەم بڕیارەی دادگا یارمەتی پاراستنی ئەمریکا دەدات کەچی ڕێکخراوەکانی داکۆچیکار لە مافەکان ڕەخنەیان لێگرت. ڕاستیەکەی ئەوەیە دادگای باڵا ڕازی دەبێت جۆ لە دۆسیەی قەدەغەکە بگرێت و بەهۆی تۆمارێکی دادگاکان کە بڕیاریان داوە ئەمە قەدەغەیەکی ناڕەوایە و جاکاریە بەرامبەر موسڵمانان. چالاکوانان هەروەها ڕەخنیان لە بڕیارەکەی دادگای باڵاگر کە دەڵێت وڵاتیانی 6 وڵاتی کەوتونەتە ژێر کاریگەری بڕیارەکە تەنیا ئەو کاتە دەتوانن سەردانی ئەمریکا بکەن کە پەیوەندی تایبەت یا ڕاست و دروست و پشڕاستکراویان لەگەڵ تاک و ڕێکخراوەکانی ئێرە هەبێت. باوەڕ ناکەیت زمانی بڕیارەکە زۆر ناڕوونە. چی کەس بڕیار دەدات؟ لەوانەیە هەمان حکوومەت بڕیار دەدات کە هەوڵی داوە ڕێگە لە تاکی مسلمانەکان بگرێت بێنە ئەم وڵاتە. بەڵام هێندێک دەڵێن بڕیارەکەی دادگای باڵا ئەوەندە سنووردار نییە کە دێتە بەرچاو. کەسانەی سەرەکی کە ئەم جۆرە پەیوەندیەیان نییە گەشتیارەکان دەبن، بەڵام وەک دەزانی ڤیزەی خوێندکاران پەیوەندی بە زانکۆوە دەبێت. بۆ ڤیزای کارکردن پەیوەندی بە خاوێنکار لە ئەمریکا دەبێت و بەم شێوەیە. بۆ پەنابەرانیش زۆربیان پەیوەندی پێشوو و بەرچاویان بە ئەمریکاوە هەیە. لە ڕێگە خێزانەوە یان سەبارەت بە پەنابەرانی عێراقیەوە ئەوان کاریان بۆ لەشکری ئەمریکا لە عێراق کردبوو. بێتسی فشر بەڕێبەری ڕێبازدانان لە ڕێکخراوی پرۆژەی یارمەتیدانی نێونەتەوەی پەنابەران بە ڕێگای سکای بەدەنجی ئەمریکای کوت ئەم بڕیارە پێنجشەممە وەگەردەکەوێت. زۆر کەس سەریان لێدەشێوێت لە شێوازی جێبەجێکردنی بڕیارەکە. ڕێکخراوەکەی من ڕێنمایی نوێکرا و لە ژێر ناوی Know Your Rights بەڵاو دەکاتەوە. ئێمە بە یارمەتی خۆبەخشەکان لە فڕۆکەخانەکان مسۆگەری دەکەین ئەمە بە دروستی جێبەجێ بکرێت، واتە تاکە کەس بەبێ هۆکار ڕێگەیان لێ نەگیرێت و بەبێ هۆکار بۆ ماوەی نادیار ڕانەگیرێن. فشر دەڵێت دادگای باڵا پێداچوونەوەیەکی تەواو دەستوری ئەم بڕیارە لە مانگی 10 ئەنجام دەدات.